سڵاو جێگرە خۆشەویستەکانی رادیۆی کوردستان 24 بینەرانمان لە سوشیال میدیا خۆشەویستیمان بۆ ئێوە من و سەرکاری هاوکارم پێکەوەین لە بەرنامەی زمانێمە لەگەڵتان دەبین و لە خزمەت میوانێکی دیکەی زمان دەبین. ئەم جارە باس لەو ڕایەڵا مێژوویە درێژەی نێوان زمانی سۆمەری و کوردی دەکەین. ئایا تا چەند دەماری زمانی کوردی دەچێتەوە سەر ڕێگاشۆی سۆمەری؟ ئەمە چۆن یەکلا دەبێتەوە؟ چۆن سەرەداوێکمان دەست دەکەوێت؟ دەبێت کەسێک بەشێکی گرنگی ژیانی خۆی بۆ ئەو بەدواداچوونە تەرخان کرد بێ. مامۆستا تەحسین عەزیز چەند ڕۆژێک پێش ئێستا کۆڕێکی کرد و ڕوونکردنەوەی وردیدا لەو بارەیەوە کە لە ئەمریکا دەژی و ئێستا بە سەردان لە کوردستانە توێژینەوەی وردی کردووە، بە دوواداچوونی وردی کردووە، نووسەرێکی هەستیارە. بۆیە حەزمان کرد لەم ئەڵقەی زمانێمەدا لەو بابەتە لەگەڵی بدوین. بەخێر بێ کاک تەحسین. کاک تەحسین، گەڵاڵەبوونی ئەو بەدواداچوونە لای تۆ لە چیەوە سەری هەڵدا کە بزانی زمانی سۆمەری بۆ گەیشتە سەر زمانی سۆمەری لەو گەڕانەوە مێژوویە بۆ زمانی کوردی؟ وەکو هەموو مرۆڤژی کورد بە دوای ناسنامەکەی خۆم دەگەڕام. ناسنامەکەشم دەبێت لە ئاینێک بێ کە ئاوێستا بوو. بە دوای ئاوێستا گەڕام، ئاوێستای هیندوم خوێندوێتەوە، ئاوێستای فارسیشم تەمەشا کردووە و جێ لێگرتووە، بەڵام گەیشتمەوەی ئاوێستا نووسینێکی کوردیە. ئاوێستا نووسینێکی کوردیە. ئاوێستا نووسینێکی کوردیە. بە چ بەڵگەیەک؟ بە چ بەڵگەیەک؟ یەک لە گۆتەکانی کە دەڵێ یانێم مانۆ یانێم ڤەچۆ یانێم شایۆ تەنام ئاشا هونۆ، کە دەڵێ یانێم نێم کوردیە. نێم ئەگەر لە زمانی تاکو ئێستا لە زازاکی هەیە، ڕاستە فارسەکانیش لەمەیان وەرگرتیە، چونکە فارس زمانی نووسینی نەبووە. فارس من لێرە پێ دەڵێم زمانی نووسینی نەبووە. ئەوەی لەسەر چێوی بێستو نووسراوە زمانی فارسی نییە. کوردیە؟ ئەوەی لەسەر چێوی بێستو نووسراوە زمانی فارسی نییە. فارسی نییە. بەڵێ ئەگە بیخۆنیەوە دەرەشە زمانی مادایە. مادا دەمان فارسەکان مادایان کردوتە مێدی. مادا زۆر کۆنترە. مێدی وەکو بڵێ ڤێرژنی فارسیە بۆ مادا. هەتا تو لە عەهدەل قەدیم ئەڵتەستی من بخوێنیەوە بە مادا هاتووە. ڕاست. مادا ناوی خوددایە. ما هەتاو کە ئێستاواتە ئەلباقی بە عەرەبی پێ دەڵێن. دا فعل خەلەقە، دروستی کرد. واتە خوا ئێمەی داوە کە دەڵێ مادا، بەس تەنیا ناوی مادای لە نێو هەموو میلەتەکانی کە واتای هەیە کە خوا ئێمەی داوە. ئێستا ناوی عەرەب هیچ واتای نییە، ناوی تورک واتای نییە، ناوی فارسیش واتای نییە. تەمان مادا یەک دوای با بڵێم بەسەر هاتێک ئەمجە وردە نووسینی پێش ئاوێستا، چونکە ئاوێستا دوای ئەوە هاتووە، دوایوی هاتووە، بەش بوون هەر کەسێ ناوێکی هەڵگرت. بەشێک گوتیان ئێزە کە نورێک لە کچێکی کورد خوا نورێک مناڵێک دروست دەکە، ئەو مناڵە نورە. ئێزە کە ئەو مناڵە نورە چۆن ناوەکەی لێنن؟ ئێمە ناومان لێنە کوردێ. کە ئاشوورەکان هاتن کوردێ دەڵێن قوردایە، چونکە ئەوان کافەکانی ئێمە هەمووی دەکەنە قاف. بووە قوردایە. قوردایە ئێستا بڵێ پرسی قوردایە دەڵێ قوردایە مسلمان. قوردای بسلمانە، چونکە کاتی ئاشوورێ بوو بسلمان نەبوو. ئەمجا قوردایە یعنی کوردێ. بەشێکمان گوتی مۆکڕ، یانوتە مۆ واتە پیرۆز، کە تو دەڵێ پێیوی نامۆ واتە پیرۆز نییە. جا هەندێک لێ ئێمە نایەکە دەکەوتە پێش، هەندێکیش مۆ یعنی پیرۆز. مۆ واتە پیرۆز، کە تو دەڵێ نامۆ واتە پیرۆز نییە. بەس هەندێک جاریش نایەکە دەکەوتە خیر، ئێمە دەڵێن مۆنە. ئێستا لە هەولێر دەڵێن ئەم کابرایە مۆنە. مۆنە واتە پیرۆز نییە. ینی پیرۆز نییە. هەتا کاتی ئەم مۆکڕە
واتە ابن القدوس ئەم هۆکڕە بوون بە موکری یاکەی عەرەبیە بوون بە موکری ئێستا بە موکریان بێڵێ بەشێکمان دەڵێ کوڕما واتە ئەم کوڕما ئەمجا کوڕمان شاه ئەوانە هەمووی هەر لەوە ماوەتەوە لە باکوور کوڕمانجەکە جیمێکی عوسمانی هاتە سەری بوو بە کوڕمانج و کوڕمانجی یای عەرەبیش هاتە بوو بە کوڕمانجی ڕاست بەشێکمان گوتی زازە هەر یەک زای یەکەم واتە العەلیم وەکو دەڵێ نزە زاکە بۆ ئەوی دەزانی زای یەکەم واتە بە عەرەبی العەلیمە زای دووەم واتە لە دایک بوولیدا واتە العەلیم ولد زازە بە واتای العەلیم ولد کاکە کا لە زمانی ئێمە نەماوە بەڵام لە زازاکی ماوە بەس بە گوتی ئەکەدیەکان دەڵێن کا لە مێخیەکەی دەڵێ زانا هەمووش دەزانێ کا واتە العەلیم بە ئینگلیزەکەی نووسین نۆڵێج بۆ کردووە ئەگەر تو ئەم کا بچووکەوە ئێمە لە زمانی کافی بۆدان دەڵێن کاک کە تو دەڵێ کاک واتە تو عەلیمێکی سەرعەردی جوانە کە بە گەورەی خۆشت دەزانی لە خۆ زاناتری دەبینی بۆیە وشەی کاک بەکاردێ بەم شێوەیە کاک کە پێ دەڵێ کاک واتە تو زانایەکی سەرعەردی چونکە بەتەنیا کا ناوی خۆیە تو مەسەن لە ئاوێستا دەڵێت تا ناڵێت تاک تو نابی بڵێ خوددا تاکە دەڵێ ئەتا بە تای بەسمی دەکات چکۆ بچووکی ناکاتەوە ئەگە گوتت خوا تاکەەوە هێناتە ڕێزی مرۆڤ مەسە دەڵێ خوا چایە خۆش ئەترایە خۆش ئەتراواتە ئاگرێکی خۆشە ئەو ئاگرەی ناتسووتێنی ئەو خوددایە هەموو ئاگرێک دەچوتێنی بەڵام ئەو ئاگرەی ناتسووتێنی ئەمە خوددایە ئەمجا مادا لێرەدا بەژمون هەرێک و ناوێکی هەڵگر ئێستا ناوی هەر شاخێک و گوندێک و ڕووبار و ئەو ناوی عەشیرەتوانە هەمووی لە ناوەکانی خودداوە هاتووە مادا بەڵێ کەواتە مادا لە ئاڤێستا کۆنترە یان لە فارسی مادا لە ئاوێستا کۆنترە پەیوەندی مادا لەگەڵ کوردی چییە؟ کە گوتم ئێمە هەموو مادا بووین بەس ئەم دابشکردنە دوای ئەو ڕۆحە بووە دوای ئەو ڕۆحە بووم دابشکردن ئەم گوتی ئێزە ئێ ناوی خوددایە ئەگەر بچووکی کەوی دەبتە ئێک کاک تەحسین دوای مادا تۆ دوورتر ڕۆیشتی قەنەعەتت وابوو کە دەبێ زیاتر بچێ ناو ڕەجی مێژوو وایە ڕاستە گەیشتێتە بۆ ئەو بڕیارەتدا زیاتر قوڵ ببیەوە دوورتر بڕۆییان با بڵین دوای بەشێکی بچووکە لە ئاوێستا لە گاتەکان دۆزیەوە بەس من ئاوێستاکە من ئەوم بۆ تەواو نەکردی ئەشاهۆنیش دەڵێ زەرئەت ئەشاهۆنیش شاهۆ شاهۆ ئەمڕۆ پێی دەڵان ئەلعەرش شاهۆ شاناوی خوددایە شاناوی خوددا هۆ لە مێخی واتە باڵندە طەیر لە چێوی بیست نووسراوە تەیرەی خودێ نووسراوە تەیرەی خودێ خوێندنەوەی مێخەکەی دێخونیەوە تەیرەی خودێ نووسراوە شاهۆ هەندە جار گوتراوە ئێباس ئێبازی شاتووە واتە بازی خوددا هەر ئەگەر تەمەشای دەپە قوڕەکانی شامێرەکان بکەی 5,000 ساڵ پێش ئێستا لە دەپە قوڕەکان ڕسمیش ئەو شاهۆیە کراوە لە ناوەڕاستەوە لەسەرەوە دوای ئەوە ئاشووریەکان هاتوونە ئەکەدی هاتوونە ئەکەدی ڕسمیان نەکردووە بەڵام ئاشووریەکان ڕسمیان کردو ئێستا وەکو لۆگۆ خۆیان بەکاری دێنن ڕاست ئەوە ئێبازە شاهۆیە تەیرەی خودەیە ئەمجا ناوی زۆرە ڕاست ڕێنووسەکەیان مێخی بووە ڕێنووسی مێخی مادەکان ئەم شەبابین بێن ئەم شامێرانە چێن ئەم شامێرانە یەک لە کوڕی پاشاکانیان دوای مەردینی بابی بە دوای نەمەری دەگەڕا ڕۆکەی گلگامشە ناتوانم بڵێم چیرۆکی گلگامشە بەس ئەو بە 6 دەکەوێتەوە گلگامش بە ئەو بە 6 دەکەوێتە گلگامش بە دوای نەمری دەگەڕا
هەڵسا ناوی خودای بۆ خۆیاندانە ئەوەی ناوی خودای بۆ خۆدانە ناوی ئامادا بوو ئامادە ناوی کتابەکەی یەکەمم بە ئامادا نووسی بوو ئامادا باوکی شارێکی دروست کرد لە باکوور ئەمڕۆ پێی دەڵێن ئامەد ئەو بەخۆی ئامادایە لەبەرەوەی باوکی ئینسانێکی سووداد و دادپەروەر بوو ماداکان هەلە دوورەوە شارێکیان دروست بوو بە ئامادان ئەمڕۆ بۆتە هەمەدان ئەمە ناوە کۆنەکەی ئامادانە ڕاست ئەم کوڕ بە دوای نەمری گەڕا هەڵسا ناوی خودای بۆ خۆیدانە لە ئامادا بوو بە شامێر ناوی خودایە ئەگەر لێشی دێوە شا یعنی خدای خوایە مێر واتە بە عەرەبی ئەلحەکیم ژیر ناوی شامێری بۆ خۆیدانە خەڵکێکی زۆریش بە دوای کەوتن ئەمجا لێرە مادەکان خۆشەویستیان بۆ خوددا زیاتر بوو لە خۆشەویستیان بۆ پادشاکانیان وای لێ کرد گوتی نابێ ناوی خوا هەڵگری هوریەکان دەورێکی زۆریان هەبوو طبعا هوریەکان بەشێک هویان هەڵگرت بوون بە هوری ئەوە دوور و درێژ من دەتوانم باسی هەموو ئەوانە بکەن ئەوانە هەمووی مادانە هوریا میدانیا هەمویان مادانە بەس ئێستا لە بێ ئاگای خەڵک هەریەکی دەکاتە قەوم لێکی جوایە زەکاتەوە هەمویان تیرەی مادانەوە هەمویان هەر کەسێ ناوێکی بۆ خۆی هەڵگر دوای بوونی ئەم ڕۆحە ئەلێرە ناوەکان مادای تێکدا بەشە گوتی ئێزە ئێستا ئێزیدینە بەڵێ دوو ڕێگەیان بۆ دانان یان ئەم ناوە واز لە شامێر دەینن یاخۆ دەبی لە واری مادا نەمینێن دەریان کردن ئەم جوانە دەرکران چوونەوە خوارواری مادا لە خوارەوە لە تەنیشت گۆتیەکانەوە گۆتیەکان لە کووت گۆتە بەخۆی گۆتە بۆتە کووت و لە خوار بە درە و جەسان و طبعا جەسان واتە جێی خوددا جەحسان سان ناوی خوددایە مەسە تو دەڵێ ئاسان ڕاست یارسان ئەمانە هەمووی مادانە هەمویان ساسان ساسانەکانیش مادان ساسان فارس نینە نازانم بچۆن بە فارسیان ئەوە کردوونە چکە نووسینی مێخی ئەمە ساسانە ئەچن لەوێ ئور دروست دەکەن ئورەکانیان گەورە دەبی و ببوورە کاتەسین بەڵام فارسەکانیش بەڕەچڵە کە ناسنەوە سەر مادا چونکە پێم وایە لە ڕێگێکی دووری مێژووی کورد و فارس و ئەوانە هەمویان لە یەک ڕەچەڵەکەەوە هاتبن خوددا ئێستا مشتەکەم نەخوند و تۆ دا بڵم دێنەوە سەر ئێمە ناچینەوە سەر ئەوان ئەوەی من متەکیدم بنەچەی کوردی ڕەسەنترە لەوان ئەگەر لە سەرێکەوە بنەچەی مادا زۆر ئێستاکە پێی وێکت پێ بڵێن پەیوی سەرمەدی کە تو پێیوت هەیە دەڵێ ئەمە ئەزەلیە ئەمە ئەبەدیە ئەمە سەرمەدیە خۆ لە قورئانیش هەیە پێوی سەرمەدی واتە خۆی فای بکە سەرمادایە چێ لە سەرمادا هەیە ئەو سەرمەدیە چێ لە پێشمادایە دوایین کە هەتا بڕۆ عەهدەلقەدیم ئەڵتەستمە بخوێنەوە تو ناوی فارس نابینی ناوی مادا هاتووە زۆر پێشی فارس لە زۆر من نووسینێکی کەم هەیە دوای ئەوە خیانەتەکەی کۆڕش و کوشتنی باپیرەی ئەویش لە ترسان هەر ناڵێ من مەلیشی فار دەڵێ من ئەنە مەلیک ماداوە فارس چکە خیانەتێک بوو دەستی ناوی تێدا بوو کچی دەڵێ مەلیک ماداوە فارس دوای ئەوەی کە بابل دەگرن مادەکان بابل دەگرن نە فارس گرتوویەتی فارس ئەو قووەت ئەو هێز توانای مادەکان دەگرن ئەو کە دەڵێن مادەکان دەگرن بە گوێرەی عەهدەلقەدیم دەڵێ بەجێرە عەهدەلقەدیم باز دەکا هەتاستا من چکە دەبێت نووسینی بدۆزیەوە چۆن بوو ئەوە نووسینی مێخی بەس ئەوە لەسەر عەهدەلقەدیم مادەکان دەیگرن ئەمجە دێن ئەلێرە پاشەوی کە بەقوە دەبێت ئەمجە دەڵێ من مەلیشی فارسم مادەکەی لا دەدا ڕاست زۆر باشە ئەوانەی کە هاتن لەخوا ینی لە کە ناوی شای خوای لە خۆ ناو دوایە قبوڵیان نەکرد گوتیان دەبێت لە مەملەکەتی مادا بڕۆی هاتنە خوار کووت هاتنە خوار واری مادە خوار کووت لە خوار کووت و جەسان چکەوە جێی گۆتیەکان بوو گۆتیەکان
ئەمانیش مادانە ئەوان پەیوی گۆتیان هەڵگرت گۆتی ئاوێستا بەس ئێستا فارسەکان دەڵێن گات خۆی گۆتە خۆی گۆتەواتە کەلام ئەوە چ ناوێکیان هەڵگرت ناوی گۆتیەکان بوونە گۆتیەکان ناوی پەیوی گۆتیان هەڵگرت کەلام الله یعنی بەیبیکەیە عەرەبی پەیوی گۆتیان لەبەرەوە ئێستا دەڵێن گۆتی گۆتیەکان مەسەڵەن ئێستا تو مێژوو دەخونیەوە دەڵێ ئەمە نەوەی لۆلۆ و سۆبارتۆینە لۆلۆ نووسینی مێخی کە دوو پەیو دووبارە دەبێتەوە دەبێتە کۆ ئەگە کۆ بوو لە زمانی مادا پیتی ئاری بۆ زیادەکەن ئەم لۆلۆیە لۆڕە لۆلۆ لۆڕە سۆبارتۆش نییە پەیوەکە بە هەڵە لێکدایتەوە بە سۆڵە ئەو پەیوە بە کەول لێک دەدرێتەوە چێلێکی داوەتەوە ئەوها بە هەڵە زانەکانی ئۆکسفۆرد و هەموو زانەکانی زمانی مێخی لە جیهان بە سۆیان نووسیوە بەڵام بەخۆی سۆڵ دێ بەوە کەولیش دێ بە کەوشیش دێ بخۆی کەول بەرە بەرە بەزەگە کەولەکەت لە پێ کرد بە سۆڵ دێ بە کەوش دێ ئەوان بە کەوشیان لێکداتەوە بە سۆیان لێکداتەوە خۆی سەوڵە هەر هەمان شت بۆ بە لەم وشتیوان بەکاردەهینا دارەکەی و دەستیان پێ دەکرد ئەم پیستیان کەولیان بەکاردەهینا سەولیان پێ لێ دەدا هەتا ئێستاش ئەمە چۆتە ناو زمانی عەرەبی بۆ تا سەوڵە ڕاستە کاک تەحسین مێژووی سۆمەری دەکەوێتە شوێوە و تۆ بۆ گەیشتیە سۆمەری و دواتر ئەو تەماسەت لە بینی سۆمەری و کوردی چۆن دیتەوە مێژووی سۆمەری کۆنە بەژێ دەپە قوڕەکان دەڵێن 5,000 ساڵ بەس ئەو دەپە قوڕانەی دۆزراونەتەوە تا ئێستا هی دوای لافاوەکەیە چونکە چەند لافاوێ هاتوونە گەورەترین لافاو لاخیری هاتووە زۆر شوێنەواری کاول کردووە زۆر خەڵک لە ناوچووە پاشەوی جارێک کە ئەو شتانە نووسرایتەوە ئەو لافاوەی کەشتی نوح باز دەکەن ئەوەیە بڵێ لە کوێنی شتۆتەوە ئەوە بابەتێکی کێ بانە دوور نەکەوینەوە زۆر باشە ئەو دەپانێک کە دۆزراوتەوە هەموو هی دوای لافاوەکەوە واتە ئەوەی پێش لافاوەکە هەتا ئێستا هیچ نووسینێکی پێش لافاوەکەم نەدیوە لەبەرەوەی ئەو نووسینانە هەندە پەیوی ئەکەدی تێدایە واتە ئەکەدیەکان دەستەڵاتیان بەسەر هێرشیان کردوتە سەر ئووری شامێرەکان دەستیان بەسەردا گرتووە پاشی ماوەیەکی گۆتیەکان هاتوونە ئەکەدیەکانیان دەرکردووە تەمان زانەکان کە دەیخوێنی و دەڵێ گۆتیەکان هاتوونە سۆمەریەکانیان لە ناو داگیر کردووە گۆتیەکان نەهاتوونە کە تو پێیوەکە دەخوێنیوە گۆتیەکان هاتوونە ڕزگاریان کردوونە لە دەست ئەکەدەکان کە ڕەچەڵەکەی هاوبەشی کۆنیان هەیە لەگەڵەوەن بەتەوە من ڕاستە چونکە پێشتر گۆتیەکان ئەوانە بوون کە تۆ باست کرد لەبەر ناو لە خۆنانی پاشایەکەیان بە خودا گوتیان دەبێت لەو سنوورە بڕۆی دواتر گەڕانەوە پسمامەکانی خۆیان ئازاد کرد با بڵین تەواوە ڕاستەکەی ئەمجەکردنەکە کە دەیخوێنیەوە هەتا لۆڕ بە ئازاش هاتووە پەیوی لۆڕ سۆمرێک شامێرەکان بە ئازاشیان نووسیوە ئازا یعنی لۆڕ و ئازا یەک مانای هەبووە کە واتە ئەندانیانە ئەوانە ئازا بوونە هاتن ئازا بوون جوانە ئەوەی ئۆکسفۆرد یەکلای کردوتەوە یان خوێندنەوەی ئۆکسفۆرد لە بۆ نووسینی مێخی تۆ قەنەعەتت پێی نەهاتووە چیە سەر نووسینە مێخیەکە خوێندوتەوە جارەشی پێت وا بە ئەوان بە هەڵەت چوونە لەو خوێندنەوەیە ئەموو پرۆفیسۆرەکانی زانکۆی ئۆکسفۆرد و میشیگان دەگری و پەنسیلڤانیا دەگری ئەوانەی کە من زۆر لە بەناوبانگەکانیان نەوایل سەمایل نەوە کرێمەر و ستیڤن لانگدن کە دەیخوێنیەوە پەڕی یەکەم و پەڕی دووەمی دەڵێ ئەم شامێرانە لە ناکاو هاتوونە دروست بوونە ئەم شارستانێتی شامێر لە سۆمەریەکان لە ناکاو دروست بووە بەڵام پێش 2000 ساڵ پێشی زاین وەکە 4,000 ساڵ پێش ئەمڕۆ
کەس نەماوە بەو زمانە بدوێ. جوانە. مەژی گەڕام بە دوای زمانی مێخی ئەمە 20 قسوور ساڵە خەریکی بوومە تا گەیشتمەوەی ئەو زمانەی کەوا نووسراوە مێخیەکە من هەتا ئەوڕۆکە پێی دەدوێم، هەتا ئەوڕۆ من پێی دەدوێم. هەر کە زمانی مێخی نووسیتی، هەر ئەو زمانە مێخیەکە نووسراوە دۆزراوەتەوە هەتا ئەوڕۆ من پێی دەدوێم. بەڵام من لە پێشەچەکە نووسیتم من پێویستیم بە چەند مەژیەک هەبوو. مەژیانی چی؟ مەژی واتە مێشکە کنی خەڵکە با بڵێن یەکێکی زازا بێ، یەکێکی ئێزیدی بێ، یەکێکی هەورامی بێ، یەکێکی کاکەیی بێ لەگەڵ دەچووکە هەندێک پێی فەیە من شارەزانیمە لە ئاینەکانیکە لە زمانەکانیکە. ئەنجومەنێکی کۆیزی دیالێکتە کوردیەکان. ئێستاش من هەندێک دە پێی کە دەی خوونمەوە نایزانم، بەزەزانم بە پەی وێکەوە دۆزیمەوە دەزانم ئەوانە چووکە دوو بەش بوونە کەش هاتینە شامێرەکان. بەشێکیان لە خوارەوە بوونە بتیان زممە خارێ، تەمان لە ئۆکسفۆرد نووسرا ئەممە خارێ. بەشی سەرەوەیان زمە سڵە بووە، زمانی سەرەوە. زمانی سەرەوە بە زازاکی قسەیان کردووە لەبەر ئەوەی پەیوی زەقوورە پەیوێکی مادایە. زا لە زازاکی واتە وەکو زا کوورە کۆرە زە کۆڕێ بەخۆی کۆڕ واتە چیا. ئەم قڵاتەی هەولێرێش هەر کۆڕە کاتی پاشی لافاکە و ئەمجا هەستاوان پێشی لافاوکە کۆڕیان دروست کردووە، واتە وەکو کەلایان دروست کرد. ئەم بەشێ گوتیتیان کەلا، بەشێ گوتیتیان کۆر، بەشی زازاکیان گوتیان کۆڕ واتە وەکو چیایە. ئێستا زۆر کەس کە پشتی کۆم دەبتۆ دەڵێن کوور بۆ تۆ ینی شێوەی گردێکی دروست. ئەم کوورە نووسینەکەی جیاوازە لەگە نووسین. کۆڕ شێوەی چیا، نووسینەکەی چیا جیاواز. ئێستا مەسە دەڵێ کۆڕێ واتە ئەو ڕێی لە بینی کۆڕەکان دەڕوە، ڕێەکان لە کۆ دەبنەوە. کۆڕ واتە سێ چوار چیا هەبن، ئەمە کۆڕە. هەتا کۆڕ لە شوێنێککە بە زۆزان نووسراوە، بە زۆزان واتە ناو چیایە. وایە کۆڕێ واتە ڕێگا لە نێو شاخەکان، واتە ئەو ڕێ لە نێو شاخەکان بڕوا بەو شوێنەدا دەڕوە. کۆڕێ ئەوێ گوتی زە کۆڕێ وەکو چیایە، چونکە ئێستاش بچێ ئور وەکو قڵایەکیان دروست کردووە، بەشێکیان ئەوانەی لە ئامەد و ئێدانێ و هارانێ چوونە، ئەو بەشە گوتیتیان کەلامە واتە بە عەرەبی دەڵێ قەلعەتونە. بەڵام بەشی سەرەوە گوتیتی زەکوڕە وەکو چیایە، بۆتە زەقوڕە. دەست خۆش کاتمان کەم ماوە، بۆیە دەمەوێت بابەتێک هەیە باسیکەی وتارێک لەبارەی پێم وایە لەبارەی تۆ نووسراوە. کەسێک دەڵێ هەندێک کەس دێن لە خۆوە بەبێ ئەوەیگی پسپۆریەک و ئەکادیمی بن یان پسپۆریەکیان هەبێ لە خۆوە قسە لەبارەی مێژووی زمان دەکەن و ینی بە شێوەی هەڕەمەچی وەناو دەکەون. تۆ وەڵامت چێ بۆ ئەمە ئەگەر مەبەستی تۆ بێت، چونکە تۆ لە ڕووی ئەکادیمیەوە بە شێوەیەکی زانستی نەتخوێندووە، بەڵام ئەوەی بە شێوەی زانشی دەخوێنێ من پێم وایە هەر بەو ڕێدا دەڕوا کە تۆ پەیدا دەڕۆی. بەڵام تۆ دوورتر ڕۆیشتی و چوێ ئەو دیوی خوێندنەوەکانی ئۆکسفۆرد چوێ سەر چاوی نووسینەکە، سەرچاوی کانیەکەیان با بڵێن کە نووسینە مێخیەکەیە. ئەو برادرا کاک سودات ڕەسوول تەبا من 4-5 جاریش لەوارەیە لەگەڵی داریشتیم عەبدوڵڵا زەنگەلە لەوانەیە ئاگادارە. باسی فەرهەنگە کاتی فەرهەنگەکەم هەبوو، باسی فەرهەنگم بۆ کردیا، باسی هەتا کە هاتمەوە لەم دواییەش باسی گلگامشەکەشم بۆ کرد کە ئێستا گلگامشم هێناوەتەوە دامەتە ئەکادیمی کوردی. یعنی ڕێنووسەکەت کردوتە کوردی؟ بەڵێ لە سەرچاوە مێخیەکەیەوە. جوانە. زۆر ئاگاداری زۆر تشتیشم بۆ باز کردووە، لەوانەیە بۆ کەسم باز نەکرد بێ چکە دادەنیشین وەکو برادەر. زۆر تشتی شاراوەش هەیە لەوانەیە ئەو دەزانێت کەس نەیزانیوە، تۆ بۆم باز کردووە. هات بۆ کۆڕەکەش، هات بۆ داوکەری مەش هات بۆ کۆڕەکە، بەڵام وتارێکی نووسی بوو، من وەڵامەکەم لایە وەڵامەکەم نووسیوە، بڵاویشی دەکەمەوە زۆر هەڵەشی کردووە لە مستەوایەکی ئەکادیمی نییە. ڕاستی گزارشتەکانی
يعني لمستويات أكاديمية من کاک تحسین دوا قسەمان بالەبارەی چۆنێتی شارەزابوونی تو بوو لەو بارەیەوە بێکە چۆن شارەزابووی زمانی یان ڕێنووسی مێخی بخوێنیەوە ئەو نووسینە چۆن توانیت بخوێنیەوە چەند خەریک بووی تا فێر بوو شون بخين ويان هەندە پێیتان بۆ باز بکەم پێم خۆشە پێم بڵێ بە خێرایی چۆن فێر ئەوە دوور و درێژەکە بڵێم لە 20 ساڵە خەریک بم لەوانەیە هەتا 2 ساڵ و نیوش خوندوتمەوە هیچم ئەوە نەکردووە هیچ بەس بە هەر بەردەوام بووم ئاخر سەرچاوەکانت چ بوو کە ئەو حەڕەکەی نووسینە مێخیە بەرامبەرە بەو دەنگە پیتە کتابم کڕیوە چونکەوانیش لێشیان داوەتەوە بڵێ زانەکان ناڵێم هەمویان هەڵە کردووە بەس هەندێشتی هەندە پێی فێز دووسێ واتە دەدات بەس ئێستا لەوەی گلگامش ئەو پێوەی نووسراوە گلگامش ئەو مش نییە بە واتای ماش نووسراوە ماش باشە نووسراوە واتە ئەو پاڵەوانە ماشە بەس ئەو پێیڤە واتای ماش دەدا واتای هی ڕۆژ دەدا واتە پاڵەوان واتای حەکیمیش دەدا واتە ژیر من یەکم داتەوە ئەم پیلە کامێرۆ پاڵەوانە پیلە کامێرۆ زانایە نەماشە ئەستا گلگامشەکە واتە دڵ ئەم کابرایە ماشە ماش ئەوەی ئۆکسفۆرد گلگامشەکە واتە ئەم کابرایە ماشە من گوتم ئەو کابرایە پاڵەوانە جوانە دوو نمونەم بۆ شی بکەوە لە شێوە مێخیەکەی جا کۆتایی پێدێنین دوو نمونەی کورد ئێستا بە دەڵێن حەسەن زیرەک دەڵێ لە سیلێ قەبران هاوارە واتای سیلە چییە سیلە لەلێکداناکەی نووسرا سیلەکەی هەیە گوتیتی ستریت سیلە هەر ڕێ جوازە لەگە سیلە ئەمە ڕێ دەڕوا ئەگەر ڕێک بۆ شوێنێک دەچی و ڕادەوەستی هەیە مەسەل ئەم ڕێگا بۆ ئەم گۆڕستانە دەچێت زیاتر ناڕوە ئەمە سیلەیە مەسە شوێنیان هەبووە گۆمیان لێداوە بۆ ئەوەی چکە لافااو دائیمەن هاتووە گۆمیان لێداوەدا کۆنتترۆلی لافاوەکە بکەن ئەو جۆگەلەی لیان داوە هاتووتە بۆ گۆمەکە پێیان گوتیا سیلاوکە هەر بەنووس ئەو قفلی هەیە ئەوەتە ئەو شوێنە هەتا ئەم ڕێە هەتا گۆمەکە دێت ناڕۆزێتە ئەس پێوی سیلاوکە هەتا ئێستا لە هەولێر بەکاردێ بۆ هەموو شتێکە دەڵێن مەسیلاوکە پێوی کە مەسەڵەن من باسی سەڵتەم کرد مەسەن زۆر ئاوێستا ئێستا پێوی ئاوێستا لە سەر ڕێزمانی ئەکەدیە چونکە وێسەکە کارە فعلە تایەکە ناوی خودوە وێس واتە زیندوو گۆتێکیان دەڵێن زیندوو بەڵام هاران و ئێدان و باکوور هەمووی دەڵێن وێس هەتا ئێستا لە زازاکی ما ئاەکە چیە؟ هەر ئایا ئێستا ئەو ئایا من حەز دەکەم جارێک کە ئاو نابێتەوە لەبەرەوەش من کە وەڵامدا گوتم ناڵێم بەڵێ ئاو نایەکە مادایە ئێستا مە دەڵێن بەڵێ خۆی نیوەی کوردیە نیوەی ئەکەدیە واتە بێلە بەڵێ لە بێ لای هاتووە ئەواتە لای لەگەڵ نییە بێلە ئەتا ئێستا لە عەرەب هەر دەڵێ بێلا و بەلا ئەمە کوردمانە بەڵێ نە خێرەکەش نەیەکە هەر نایە بەس خێرەکەشمان خێری ئەکەدیشمان هەشتیوتە سەرێ و دەست خۆش بێ باسی ئاوێستان بۆ نەکرد بڵێ وێس لە زمانی زازاکی ماوە ئێستا بەیانیان کە هەڵدەستن دەڵێ وێسا ڕەندا واتە جوانە زیندوی لەلای ئێمە بەس ماوە شاوێس واتە خوددا زیندووە کاوێس واتە بیسان هەر زانا زیندووە هاوێس ئێستا بۆتە حەوێس بۆتە حەوێز و هەتا پەیوی حەوزیش هەر لە هاوێسەکەی هاتووە هاوێس بەوەیان دەگوت کە جۆرە شوشتنێک بووە ئاینی هەتاکو ئێستا سەبۆمەندایەکانیش بەکاری دەین ئەمە پێیان گوتوە هاوێس پاشەوی ئەو شوێنێ ئاوی نەبووە هەستۆنە حەوزیان دروست کردو هەر هاوێسەکە لە حەوزەک ڕەنگە ئەو شوشتنە ئاینیە بۆ پاکبوونەوە ئەو حەوزە بۆ ئەوە دروست ئەوەی دەڵێن حەوێزی ئەو کارەیان کردووە حەوزیش هەر لە حەوێزیەکە حەوز دەرچووە ئەم حەوزەکە ئاوی تێدا دەکەیت هەر لە هاوێسەکەەوە هاتیە هاوێس و حاوێز و حەوێزی و حەوز حەوزەکە عەرەبی نییە ئەوجا ئاوێستا لەسەر ڕێزمانی ئەکەدیە چکە وێسەکە لە پێشوێ فعلە لەسەر ڕێزمانی مادا دەبێتەوە ئاتاوێس
تاوێز ئەم ڕۆبۆتە تاوس کەیسەکان دەڵێن تاوسێ مەلەک ڕاست دەکا ناوی خوددایە بەس وێژنە کۆنەکەیتی ڕاست. کاک تەحسین کات دەڵێ بەسە زۆر حەزم دەکرد توانی بەمان زیاتر قسە بکەین. ئومێدەوارم بتوانین لە فرسەتە چیدی پێکەوە هەندێک لاپەڕێدی هەردەینەوە باسی گلگامشەکەش بکەی کە چۆن ڕەچەڵەکێکی کوردی هەیە یان کورد ڕەچەڵەکی دەچێتەوە سەر ئەوەی گلگامش و ئەوە بەرهەمێکی کوردیە. زۆر سپاس دیسان بەخێر بێت. خۆشەویستان جۆگرایزەکانم بینەران من لە سوۆسیال میدیا ئەڵلقەی ئەمجارەی زمانێمە کۆتایی هات. ڕێز و خۆشەویستی عزەدین و سەرکار بۆ ئێوە و سپارتەی خوابن.